کە سوکاری حاجیانی ماڵی خوار لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی چاویان لەسەر ئەم شاشەیە بۆ نیشتنەوەی فڕۆکەکە لەگەڵ گەیشتنەوەی حاجیان بە دڵی پڕەوە باوەش بە یەکدا دەکەن و دڵخۆشن بەوەی سەفەرێکی ئارام و بێگرفتیان ئەنجام داوە. الحەمدوللا هەستێکی زۆر خۆشانەیە، هەستێکی یعنی گەشتێکی پڕ لە ئیمانی مەگەر خوا بۆ خۆی بزانێ، هەنی تەسەور ناکرێت کە وەسفی بکە، یعنی ئەمەندە خۆشە مەگەر خوا خۆی بزانێ، ینی خۆشیەکەی تاوا نابێ. الحەمدوللا زۆر باش بن بە سەلامەتیاتونەوە لە خوا بەزیاد بێ لە ڕووی هەر هەموو شتێکەوە هیچ کەم و کوڕێکمانەوە. الحەمدوللا سپاس بخوا. ڕۆژکە قەرار بوو بێنەوە، یعنی ئەوێ جێ بێڵن هیچ بێتاقەت نەبوو. بەرەوەڵا زۆر چۆن بەتاقە ناین، بەڕاستی زۆر ناخۆشە، بەڕاستی کە تەوافی ماڵ ئاوای دەکە، ینی هەستێکی زۆر مەگە خوا خۆی بزانێ. خۆی گەورە بیکا بە قسمەتی هەموو موسڵمانە ئینشەڵڵا، کەس لەو خۆشیە بێ بەش نەکا ئینشەڵڵا، بیکا بە قسمەتی هەموو ئەوەی کە لە دڵی دایەتی. وەڵای چووکە یەکەم جارە نەختی عەزیەت و چێشماندی، بەس ئیتر الحەمدوللا وشکر بەڕێوە چوو لە خواوە زیابی ئینشەڵڵا گەر خوا قبوڵی کالێمان و دوعامان بۆ هەموو کوردستان کرد و بۆ هەموو برایانمان کرد ئینشەڵڵا دوعاکەمانیش قبوڵەوە و معاملەیان ئیمساڵ زۆر نەک هەر عێراقی بڵێن وەل هەموو ئینا خراپ بوو نەختیە، ئیتر تەجدیدیان بوو، نازانم چی بوو. والله بۆ هەموو موسڵمانە دوعامان کردووە، ئیتر دوعامان کردووە ئاشایش و خۆشی کەوێتە وڵاتەکەمان ئینشەڵڵا و خۆشی کەوێتە وڵاتەکەمان و خوا بەوش کە ساڵی بەگرانیمان لەگەڵا نەکاو. والله زۆر گریاین، مەخوا هەموو بانگمان هەڵا بوو نەگریاین، والله زۆر ناخۆش بوو، بێتاقەت بووین، حەزمانەکە هەر لەوێ بین. ئەمساڵ حاجیانی سنووری سلێمانی ژمارەیان 855 کەس بووە. ئەوە یەکەم کاروانیانە کە لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیەوە دەگەڕێنەوە هەرێمی کوردستان و تا 23 ئەم مانگە سەرجەمیان بە چەند کاروانێکی دیکە دەگەڕێنەوە. سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. ئێمە حاجیانی هەرێمی کوردستان بەگشتی 2120 حاجی بوو، پارێزگای سلێمانی 658 حاجی بوو، بە ئیدارەی گەرمیان و پارێزگای هەڵەبجەوە 855 حاجی بوو. ئەمڕۆ لە فڕۆکەخانەی جدەوە دە قافڵەمان حەوت قافڵەمان گەڕایە و قەرابوو سێ قافڵی تشمان گەڕێتەوە، ئەوان کانسڵ بوونەوەی نەکان تۆزی کێشەی تارەکەیان هەبوو، یعنی ئێمە ئێستا حەوت قافڵەمان گەڕاوەتەوە، ماوەتەوە حەوت قافڵی ترمان وەکو پارێزگای سلێمانی، زائیدەن بە گەرمیان و بە هەڵەبجەی شەوانیش سێ قافڵەیان هەیە، ئەوە تقریبان نزیکەی 7 قافڵەمان هەیە. ئەمڕۆ حەوتی گەڕاوەتەوە هەتا وەکو 23 مانگ ڕۆژی شەمە بڕیار وایە هەموو حاجەکانمان بگەنەوە هەرێمی کوردستان ئینشاءالله. حاجیانی ماڵی خودا بە نیگەرانیەوە باز لە جێهێشتنی ئەو شوێنە پیرۆزە دەکەن و دەڵێن هەمویان بە گریانەوە مەکەیان جێهێشت، باز لەوەش دەکەن دوعای زۆریان کردووە بۆ باشبوونی دۆخی کوردستان و بە خۆداچوونەوەی کاربەدەستان. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.